ئێمە وەکو کاڵایەک بەکارهێنا بەس من وات لێ دەکەم لەبوونی خۆت پەشیمان بیەوە. ڕۆژانی ڕابردوو باس لەوە دەکرا کە بە 25,000 دینار دەنگی خۆیان فرۆشتووە. ئێستا بوویتەوە تەبێژ ئەندای مەکتەبی سیاسی ئەچەتی ئەمنەی بینن. چاکە و پیاوەتیەکەی کوڕی کەبابچیەکەیە کە بە خەڵک دەرێت چایەتی. پێتان وایە وازهێنانی ئێوە کۆتایی هاتنی نەوەی نوێ لە هەولێر؟ ئەم جارش ئیتیخاب دەکرێتەوە دڵنیا بە قاچە کورسێکی ژنانی شاسوار عەبدولواحید. بۆ حیسابکەیەتی ئێستا نەوەکانی ملازم حوسین بەڕێوە بن. هیچ پەیامێک هیچ هەڕەشەیەک هیچ کەسێک پەیوەندی پێتانەوە کردووە لەسەر ئەو بڕیاری وازهێنان و داواکەم لە سەرۆکۆزیرانی عێراقیە ئەگەر ئێوێ گەندەڵی چارە سەرکە سروەخان خۆی گەندەڵە. ئەگەر کاک شاسوار ببینیت چی پێ دەڵێت؟ ئەگەر بێت و خەڵک سیقە بەم پیاوە بکە دڵنیا بن کوردستان لە ژێر مەترسێکی گەورەدایە. ئێوە لەسەر ئاستی تاکە کەسی واستان هێناوە یاخود وازهێنانی ئێوە بۆی فرۆش بەخۆ بە 15 کورسی لە بۆ بابێڵ تاڵەبان ڕستەیەک پێناسەیەکی کاک شاسوار بکەیت دوای ئەو ئەزمونەی کە لەگەڵ جوولانەوەکە و لەگەڵ کاک شاسواری شەتان بوو. ئەوەی پابێڵ تاالبانی بە شای ڕۆشنبیری کرد باوەڕتەبی زمانی حکوومەتیش بەو شاری نەکرا. سڵاوتان لێ بێت و ئەم کاتتان باش. هەروەک دەزانن دوای ئەو هاوپەیمانێتی و چوونە پاڵیەکەی نەوەی نوێ و یەکێتی نیشتیمانی کوردستان شەپۆڵێکی فراوانی ناڕازایەتی لەلایەن خۆبەخشانی جوولانەوەی نەوەی نوێ سەری هەڵدا. دوجار پەلی کێشا بۆ ئەنجامدانی کۆنگرێ ڕۆژنامەوانی کە تێیدا وازهێنانی خۆیان لە جوولانەوەکە ڕاگەیاند و ئەو کەسانەشی کە وازهێنانیان ڕاگەیاند بەرپرسی بازنەکان بوو لە سنووری پارێزگای هەولێر و دواتر لەلایەن سەرۆکی جوولانەوەی نەوەی نوێ لەلایەن کاک شاسوارەوە ئەو کەسانە بە کەسانێک لە قەڵەم دران کە هیچ پەیوەندیان بە ڕێزەکانی نەوەی نوێوە نەبێت و ئەوتی کە ئەم کەسانە ئەندام و لایەنگری حزبی دیکەن و بە چایەچیش ناوی بردن. اینجا من ئەمڕۆ لە ستودیۆکانی پایتەخت لە شاری هەولێر گفتوگۆ لەگەڵ دوو میوانم دەکەم کە ئەمڕۆ لێرە لەگەڵم بەشدارن هەریەک لە بەڕێزان هاوڕێ مەرزانی بەرپرسی بازنەی دوو لە سنووری پارێزگای هەولێر و هەروەها سعید کەریم بەڕێزیشیان بەرپرسی بازنە یەکە لە سنووری پارێزگای هەولێر. زۆر بەخێر بێن. سپاس دەکەم. کاک هاوڕێ دەمەوێت لە بەڕێستانەوە دەست پێ بکەم. ئێوە هەر بەڕاست چایەچین خۆ چایەچی پیشەیەک نییە کە عیب بێت بەڵام بۆچی سەرۆکی جوولانەوەی نەوەی نوێ کاک شاسوار ئێوە بە چایەچی و بە ئەندام و بەلایەنگری حزبی دیکە ناو دەبات لە کاتێکدا ساڵانێک لە نێو ڕیزەکانی جوولانەوەکە ئێوە خزمەتتان کردو؟ سەرەتا دەستخۆشیت لێ دەکەم. زۆر سوپاست دەکەم بۆ ئەو بەرنامەی کە پێکاتیە قسەی لەگەڵ ئێمە بکەین. من وەکو کوڕ هەولێرێک و وەکو هاوڕێ مەرزانی ئەوە لە بۆ ئەوەی کە شاسوار عەبدولواحید دەرێت چایەچیم بووە. ئەوە یەک. ئەوە دوو. باش ئەوانە چین بۆچی ئەوانە پیشانە دەی؟ ئەوانەی کە پێ پیشانە دەم ئەمن ئەو کاتێک کە چوومە ناو ڕێزەکانی نەوەی نوێ شاسوار عەبدولواحید خودی خۆی چۆن من و تۆ دانیشتون گفتوگۆ دەکەین ئاوا لەگەڵ ئێمە دانیشت. وتم شاسوار عەبدولواحید تۆ لەسەر ڕێیەکی ڕاستی ئەگەر لەو ڕێ ڕاستە لادەی ئێمە لە دوای تۆ لا دەدەین بەڵێن و وعد و کەلامیدا بە ئێمە بەس کەچی هاتە سەر ئەوەی هەڵبژاردن کرا و ئێمە لە ساڵی 2020 خۆم شخصی لەگەڵی بوومە 6 ساڵ ئیشکردن لەگە شاسوار عەبدولواحید لەبەر ئەوەی وازم لە جوولانەوەکە هێنا ئێستا بە چایەتی ناوزەندم دەکا. چایەتی شەڕەفە بابی ویش کە بابچی بووە ژێ لە برای خۆتە کە ئێستا کەش بەمە دەرێت چایەتی کورتانێکی هێناوە و لەسەرەوەی ئەوا دەزەستە دادنێ و دەرە کورتانم بەفران و بەفرانی سووران ئەسڵەن کە ئێمە وازمان هێنا و هاتین کۆنگرێ ڕۆژنامە نووسیمان کرد بەو ڕەبالعالەمینەی کوی پێت دەرێمەوە هەیە. سێ پەرلەمانتاری نەوەی نوێ تەلەفۆنیان بۆ ئێمە کردوتی چۆن واستان هێنا شاسوار عەبدولواحید زۆر پێتێک چووە لەوانەیە ڤیدۆتان لەسە بکە زۆر ئاساییە. ئەمە هەتا ئەو ڕێگایە لەگەر شاسوار عەبدولواحیدی بووین کە گوتی ئەمن وەکو جوڵانەوەیەک لە بەرامبەر پارتی و یەکێتی ڕاوە دەستم وەکو مفۆش شەماڵ کوڕەکانی جەلات تاڵەبانی لە بەردەرچی سەرا هەڵدەواسم. ئێمە بەو شێوە لەگەڵ شاسوار عەبدولواحید بووین نەک بە ئەوەی بە پێنج مانجی ئەتوو بگیری بچی خۆت بفرۆشی و 15 کورسیەکەت بفرۆشی. ڕەنجی ئێمە 6 ساڵ لەگەر ئەو شاسوار عەبدولواحیدە هەمووی بە زایعڕۆی دوای ئێمەی کردە چایەتی وامان لێ کرد کورتانمان پێ سوڕان ئەوە قسەی خۆیتی دەرێمە کورتانم
بەیت کە سوان بەس ئەسڵەن ئێمە کورتانمان پێسوە با تا شیری تێدا نەبێت دەمەوێت گفتوگویەکی واقعیانە بکەین لەسەر ئەو قسانەی کە کاک شاسوار کردی و بزانین ڕای ئێوەش چییە چونکە بەڕاستی من کە گوێبیستی قسەکانی ئێوە بووم و قسەکانی کاک شاسواریشم گوێبیست بووم پێم خۆش بوو ینی ڕوونکردنەوەیەک هەبێت لەسەر ئەم بابەتە ئاخود تا چەند قسەکانی ئێوە ڕاستن یاخود کاک شاسوار بە جۆرێکی تر لێکدانەوەی بوو بابەتەکە کردو ئەو پێی وا بوو کە ئێوە هەر پەیوەندیتان بە ڕیزەکانی نەوەی نوێەوە نەبووە ئێوە چ بەڵگەیەکتان هەیە کە ڕۆژێک لە ڕۆژان بوو نمونە کاردان لە ڕیزەکانی نەوەی نوێ کرد ئەوە بەڵگەکانمانە کە پێش هەڵبژاردنەوە کاوە عەبدولقادرە لە بۆ پەرلەمانی عێراق ڕەوانمان کرد باش ئەوە بەڵگەکانە کە لە ڕۆژی ئیتیخاب کۆڵان بە کۆڵان دەگەڕان لەو شاسوار عەبدولواحیدی کەبابچی کە خۆی فرۆش بەخۆ بە 15 کورسی لە بۆ باڤێڵ تاڵەبانی زۆر شەرمە باسیمە بکە برێ ئەوانە خۆ بەخش نەبوونە ئەوانە لە ڕێزیت کە بوونە زۆر عیبە ئەوە دوو سێەمیان ئەوە خوشتی شاسوار عەبدولواحیدیە سروەخان جێل لە منە سروە زۆر لە شاسواری باشتر بوو لە بۆ قسەکردن لە بۆ قسەکردن لەبەروەی ئاستی سروە زۆر باشترە لە شاسوار عەبدولواحید کاک شاسوار بە چه ڕتمێک قسەی لەگەڵکردن کە پێتان وایە سروەخانی خوش ئەسڵان ئەمەن ڕتمی شاسوار عەبدولواحید نا بە سەرۆکی جوڵانەوەکە دەزانم ناباوە چکە کابراایەکە نازانێ قسەی بکە دەبی ئاستی کە پێت دەرێن سەرۆک و سەرۆکی جوڵانەوە دەبی ئاستە چیواتەبی وەڵامدانەوەی واتەبی خەڵک لێت ڕاستیبی نەخە ئەخە بووە ئەتۆم دوو قسە لەگەر بکەم سبینێکە من لە زوڵانەوەکەوا زمیناوە کورتانی دێنێ سەر تەلەڤیزۆنی زۆر عیبەوە داوەشینە ئەوەش شاسوار عەبدولواحید لە هەڵبژاردننی کوردستان کە 15 کورسیەکەمان لەوەی ئەوە بەڵگەیت کەم ئەوە عینەن کاوە کە ئەو کاتەی شاسوار عەبدولواحید لە زیندانە یعنی بەڵگەمان زۆرە ڤیدۆی کەشم هەیە بەس هیوادارم شاسوار عەبدولواحید بەو ڤیدۆی بزانیتن کە ئێستا کە من ئەو قسانەیەکەم بزانە من ڕاز دەکەم یان ئەو باش دەگەڕێمە وڵات کاک سعید دەمەوێت بزان بەڕێستان لە نێو ڕیزەکانی جوولانەوەی نەوەی نوێ ماوەی چەند ساڵ خزمەتتان کردووە و بەرپرسیارەتیتان چی بوو ئێوە؟ وڵام ماوەی 5 ساڵ خزمەتم کردێ لە جوولانەوەی نەوەی نوێ 5 ساڵ لەگەر شاد بەرپرسی بازنە یەک بووم لاولێر لە هەموو حملەکان سەرۆکی تیمی ئەندام پەرلەمانەکان بە حکمی ئەوەی بازنەکەم بەرفراوان بوو بە حکمی ئەوەی خەڵکەکەن زۆر بوو ئەندام و لایەنگرم زۆر لەگەدا بوو ئەو کاتی ڕێژەی ئەندامەکانی ئەگەیە 6 تا 7 ئەندامی ڕۆی ئەو کاتی نانی هەم لە ڕووی ژن هەم لە ڕووی پیا و ئەندامەکان بازنەکان ئەندام پەرلەمانەکان باوڕت هەبی ڕۆژان تەلەفۆنیان لۆکردم خۆیان پێ تا سرنجی من لە خۆڕابشن لەگەریان ئیشکەم بازنەکەم ئەوەندە بەهێز بوو بەس بەداخەوە وەڵای من شتێک لە کاک شاسوار زۆر عاجزم ئەم ئێستاش بە کاکی ناوە بم لەبەرەوەی ئسلوبیمە و ئەوەیمە کەسایەتی مەوانێت جوابی دێنەوە بەس کە کورتانەکەی هینا ناچار بوون جوابی بدەینەوە ئێمە نەچایەتینە نە لایەنگری چ عیزبەچی نە لایەنگری چ عیزبەچی شەبین دڵنیا بە کامە لەگە جوولانەوەکە ئیشکردێ بە پاچین ئیشکردیا بەس ئەو هەموو جار تکراری لەوەیە کردو کە بەریش بوو لە سزنەوە ڕسمەکەیتی ئەوە ساتی بەربوونیەتی ڕۆژی دووەمە ئەمە سەردان کرد کاک شاسوار زۆر بە ئاماسەتەوە لۆ ماهاتماتی کردین گوتی قەت چاکەین گۆم لە بیرناچی لە سزن ئەو هەم ڤیددیۆکانی ئێوەم دیتە بەس بەداخەوە ئێستا کاک شاسوار دیارە کەسەکی بێوەفا یعنی ئەگەر بێوەفا نەبی ئێستاش ئەم پێرێم کاک بەس ئەم بە سوچی ناوی ناینم بەس قسەکەی کە کردی مەسەلی کورتانەکەی لۆ خۆی تەواوە بەس لۆ ئێمەنە لۆ پێت وایە کە کاک شاسوار بێوەفا بۆ بەرەمەریەوە ئەگەر بێوەفانەی بەو شێوازە جوابن چونکە ئەمە 5 ساڵ خزمەتکردن بەبێ بەرامبەر بە 1 دینار سودمەند بین لە جوولانەوەکە خزمەتی ئەم پیاوەمان کە خزمەتی جوولانەوەکەمان کرد ئەمەوە زانی کاک شاسوار فریادڕەسی کوردستانەیە ڤیددیۆکانیشمان شاهدن کە دیفاع لە جەنابیەکەن لە پێش محکەمە ئەو کاتی ئەو پەڕی توندی بوو کە پاڤێڵ تاڵەبانی هێرشی کردە سەلالەزار ڕحمی بە ئامۆزاکانی خۆ نەکرد ڕحمی بە شاسوار نەکرد ئەم بەم فۆش شەماڵ ناوی دینی بە ملازم محسین ناویە بین بەس بەداخەوە کاک شاسوار وەفای بۆ لێدوانانەش نەبوو وەفای بۆ خۆی نییە کاک شاسوار خەت وەفای بۆ مە نابێت ئەوەی لێ چاوەڕێت چۆن وەفای بۆ خۆی نییە وەفای ئەگەر بۆ خۆی هەبە بۆ پێگەی خۆی هەبە بۆ جەماوارەکەی هەبە ئێستا وەک شێخ لاور تەنەزولی ناکرد لە زیندان کاک شێخ لاور و بە هاوکاری دوو دەوڵەت هێرشیان کردە سەرێ ئامۆزا ڕحمی بە ئامۆزاکەی خۆی نەکرد ئایا کەسێک وەفای لۆ ئامۆزاکەی خۆی نەبی وەفای لۆ عیزبەکەی خۆی نەبی کەسێک بەبەر چاوی هاوار کە بری هەرێمی کوردستان ئەڕوخینم وەفای لۆ خوێنی شەیدانەی پاڤڵ نۆقای لێوەنە مانای چیە کەواتە ئیچەتی ئێستاش هیچ فەرقینە لەگەر
وای حسابکەیەتی ئێستا نەوەکانی ملازم حسین بەڕێوە بن شاسوارش ئێستا بوویتە وتە بێژی یەکێتی ئەمن ئەیبینم پێم خۆشە زۆر کاک شاسوار واز لە جوولانەوەکەی بینی جوولانەوەکەی دەست تەسمیلی دەستەشی ئەمینکە نەک بە خودی خۆ ئێستا بوویتە وتە بێژ ئەندای مەکتەبی سیاسی یەکێتی ئەمنەی بینم لەبەر ئەوەندەی کەناڵەکەی کاک شاسواری و خودی خۆی دیفاع لە یەکێتێکا باوەڕ تەبی یەکێتەکان و ئەندام پەرلەمانەکان پەیوەندین لەگانە ئەوەندە دیفاع ناکەن ئەرێن شاسوار تازە کۆتایی هاتێ و لە لایمە ئیشاڵە ئەیکەینە بەرپرسی کۆمیتە بەرپرسی کۆمیتە ئەوەندە بەگسکەی یەبین بەداخەوە پێتان وایە کاک شاسوار تەنەزولی کرد لە زیندان زۆریش کاک شاسوار ماگوونی وەک پێش کە گیرا سروەخان پەیوەندی بە بازنەی هەولێرە گوتی هەموو هێرشەکانتان لەسەر خودی پاڤێڵ تاڵەبانی دەست پێ بکەن گوتی کاک شاسوار بە ئۆکەی پاڤێڵ تاڵەبانی گیرا ئەوە بە بازنەکانی ئێمە ئیتیجای سروەخانی گوتی خودی کاک شاسوار لە زیندان پێی گوتیمە هێرشەکانتان هەموو تۆخەن و لۆ خودی پاڤێڵ تاڵەبانی کاک شاسوار لە ناو زیندان بە سروەخانی وتووە کە ئێوە ڕابسپێرێت هێرش بکەنە سەر کاک بافڵ بەێ بەرێ باش پاش پێش بەروی پێنج مانگ دواتر گوتی لە مەودای 15 ڕۆژ گوتی هێرشەکانتان بە هەموو شێوەشی ڕاگرن ئەخر گوتن لە گوتی ئەگەری هەیە ڕێکەوت نەکرابی لە زیندان ئێمەش خۆنکەر کرد گوتن ڕێکەوتن ئاسایی ئەگەر ڕێکەوت نەکبی لە بەرژەوەندی خەڵکی بی بەس ئەمە هەستەکەین ئەو ڕێکەوتنی ئێستا کرا لە بەرژەوەندی خەڵک نییە لۆ تێکدانی سەقام گیری هەرێمی کوردستانە چێ پێیوتن کە هێرشەکان ڕابگرن خودی سروەخان دووبارە پەیوەندی پێوەکردنەوە پاش 15 ڕۆژ کە ما بوو کاک شاسوار بەربی لە زیندان لەبەروی کاک شاسوار 27 قەزیە لە زەبوو ئەگەر هەر قەزیە سێ مانگ ماوەوە تقریبا 5 ساری خۆی خەیان کە ئەمە پێ سیر بوو کە کاک شاسوار بەو زۆر بەربوو لێ دوانەکانیشی دیارە نەگەم تابع بکەی لۆ کەسانی سیاسی بەجێ دێرن بەس ئەو قسەی ئەوەندەی ئەمە لێ تێگەیشت بین لە ناو کۆنگرە ڕۆژنامەوانەکەی کە کاک شاسوار ئەرێ سروەخان لەو حالاتی پەیوەندی بە کاک پاڤێڵ واکە لە ژوورەجی قسەی لەگەرەکە کاک پاڤێڵ لە مەودای دەدەخە دێتە سەرخات ئایا ئەگە ئەو بەرنامەدا ڕێژراو نەبی سەرۆکەکی عیزبەک لە مەودای دەدەخە چۆن دێتە سەخەت و جوابی ئەداتەوە باش دەگەڕێ وڵات کاک سعید کاک هاوڕێ دەمەی پرسیاری ئەوە بکەم ئێوە زوو دیدار و گفتوگوتان هەبووە لەگەڵ کاک شاسوار ئێستا بوو نمونە ئەگەر یەکێک لەو قسە کاریگەرانەی کە کاک شاسوار ئەو کاتیکە وەکو سەرۆکی جوولانەوەیەکی ئۆپۆزیسیۆن قسەی کردووە چ قسەیەکت لەبیر ناچێت کە ئێوەی ڕاستپار دەبێت ئیشی لەسەر بکەن و ئێستاش دەبین بارودۆخەکە بەم شێوەیە گۆڕاوە ئەمن هەندە شتی شاسوار عەبدولواحیدی لە فکر ناکەمە تا ئەو ڕۆژی دەژمرم لەبەرەوەی ئەو کابرا زۆر بەتوندی بەمەی دەگۆ نە لە بۆ کەناڵەکان لێ دوان بدەن لە کەناڵی NRT بدرازێ و هیچ کەناڵەکی ئامادە بن قسەی بکەن دووەمیان شاسوار عەبدولواحید دەیگۆ ئەنگۆ بەس یەک ئەوەتان هەبی سفەتتان هەبی خۆتان مەفرۆشن پارە چ نییە مەنسەب چ نییە کورسی چ نییە بەس زۆر بەداخەوە زۆر یعنی چەند جار کۆنگری ڕۆژنامەوانی چەند جار کە لە کۆنگرەکانی شاسوار عەبدولواحید دادەنیشتین خودی خۆم ڤیدیۆم هەیە لە ئەرشیفی NRT لێدەوە چ بە شاسوار عەبدولواحید دەڵێ دەرێم ئەگەر هاتوو ڕۆژێک ئەتوو دانت بەدەسەڵاتە چکە دانا و خۆت فرۆشت دەرێ ئەگەر من ببرمەوە شتەی ناکەم بەس نەمردوو شتەکەشی کرد یعنی قەت لە شاسوار عەبدولواحیدی ڕانەدەدیت ئەو شتەی بکاتن لەبەرەوەی هەموو جارێ بەمەی دەگۆ دەنگۆ ئەنگۆی هەولێری خاستن من و کاک سعید دەگۆ ئەنگۆی هەولێری سیقەی تەواوم بەمگۆ هەیە سیقەی تەواو یعنی ئەندام پەرلەمانی هەبوو لە هەولێرێ ئێستا عالیەن چەند ئەندام پەرلەمانەکی لە هەولێری هەیە 5 ئەندام پەرلەمانە دوی چاری سێی هەولێرە یەکی کۆیە یەکی سلێمانیشە کوڕەپوری خۆیتی خودی کوردەوان کوڕەپلچی شاسواری هەموو جارێ داهاتەوە هەولێرێ وەختی لە بۆ کۆبنەوە شتەکی نێوچەوانی من و کاک سعیدی ماز دەکرد دەگۆ کاک شاسوار بەمنی گوتیە کاک شاسوار پێگوتینە نێوچەوانی ئێوە ماز بکات باڵێ لەبەرەوەی ئەمن زۆر یعنی کاریگەری ئەوم لێ هاتە سەری بە فشاری کەسیش نییە ئەوە ئەمن کە هاتیمە میدیای بەڕێستان لە سەداواکاری خۆم هاتیمە ئەنگۆ بانیشتان نەکردیمە بەسیە ڕووی ڕاستەقینەی شاسوار عەبدولواحیدی ئەوە دەکەم کە لە ئیتیخاب چمان لە بۆ نەکرد هەتا ئێستا کەش کە دەرێ ئەمە ئاوما تەوزیع دەکرد لە هەولێرێ
خودی من و کاک سعید تەنکەری ئاوێمان کڕێ لەسەر ئیساب و ئارەقەی نیوچوانی خۆمان کڕیتمان و پارەمان دایتە تەنکەری لە گەڕەکانمان دابش کردیە. باش کەواتە کاکاوڕێ بزانم کاک شاسوار چ سوودێکی پێداگات بەوەی کە نکۆلی لەوە بکات ئێوە ڕۆژێک لە ڕۆژان لە نێو ڕیزەکانی جوولانەوەکەی ئەو خزمەتان کردبێت. ئەمە بە خۆمان 6 بازنەینە لە هەولێرێ ئێستا 3 بازنا بەوازعی وازمان لێهینە و دڵنیابە ئەو ئیتیخابەی دابێ ئەو دڵنیابە ئیتیخابیش دادێتن یعنی ئەو پەرلەمانی هەرێمی کوردستان شاسوار عەبدولواحید و باڤێڵ تاڵەبانی بەوەی نەناسن 15 کورسیەکەیان هاتە سەرێ بووینە 38 کورسی ئەو پەرلەمانەیە هەڵدەوەشێتەوە و ئەم جارەش ئیتیخاب دەکرێتەوە دڵنیابە قاچە کورسێکی ژنانی شاسوار عەبدولواحید چکە ڕووی ڕاستەقینەی شاسوار عەبدولواحیدمان لۆ بەدەرکرد کە خۆفرۆشە. باش کاکاوڕێ دەگەڕێم وڵات دەمەوێتم بزانم ئەوە بزانم کاک سعید ئەگەر نەوەی نوێ لەگەڵ پارتیش بە هەمان شێوە ئەم لێک نزیک بوونەوەی هەبوایە ینی هەمان ئەو هەڵوێستتان دەبوو کە ئێستا نەوەی نوێ یەکێتی هەیەە بەتاکید لەبەرەوەی هەمان هەڵوێستمانە بوو کە لەکە پارتیش نزیک وە لەبەرەوەی دەسەڵات لۆمە جیاوازی نییە چی ئەچێتی بی چ پارتی بی زۆر جار ئەو برادرانە یەکێتی ئێستا هەرش نەکەنە سەرێ بە پارتی ئەمە ناوە بن بەس بەداخەوە ئەمە ئەگەر کەناڵی خۆشیان بێ ئمە ئامادەی نەدیبێتیان لەگە بکەین لەگەریان دانیشین پارتینی نێوە نەخیر ئێمە پارتینە بەس ئامادەین ئەگەر کەناڵی یەکێتیش بێ دیبێتیان لەگە بکەین ڕوو ڕاستەقینە شاسوار عەبدولواحیدیان بەوە دەربێخین کەواتە ئەو تۆمەتانە ڕەت دەکەنەوە کە ئێوە بە ئەندام و لایەنگری هێزی دیکە دەزانن هەموو تۆمەتەکان ڕەتەکەینەوەی کاژما تۆمەت بەخشینەوە ئاساییە کاکاوان ڕۆژانە باسی گەندەڵیەکەن بەرمامنێک نمونەتان دەمێ ئێمە شت بە بەڵگەیەکەن و کاک شاسوار ناکەین لەبەرەوەی شتی ڕۆتینات لە کەساتی ئێمە ناوەشێتەوە ئەوە بەڵگەی حاشا هەڵنەگرە کە ئەو ئەندام پەرلەمانانە 16 پاسەوانیان هەیە لە عێراق تعدای هەر هەمویانەکەم با جواب دەنەوە لەبەرەوەی ئەم بەڵگەم لەگنە بەڵگەی ڕسمی ئەو ئەندان تقریبا 100 ملیۆن دینارەکی وەرەگرن ها بە خوشتی سروەخان کە ئێستا لە عێراق دڵم زۆر پێخۆشە کە سروەخانی ببینم بە دوای گەندەڵی داگرە لە عێراق کۆڵان بە کۆڵان دەرگە بە دەرکە ئەگەرە گەندەڵ لە چی ببینتەوە دڵم پێخۆشە ئەگەر لە پارتی بی لە یەکێتی مهم کورد بی معارەزە بی من کێشەم نیە لەوەی بەس خودی کێشەی پاسەوانەکانی چیە ئەگەر وایە خودی سروەخان داواکەم لە سەرۆکۆزیرانی عێراقیە ئەگەر ئێوێ گەندەڵی چارە سەرکە سروەخان خۆی گەندەڵە بالێ بە بەڵگا کاکە ئەمە بەڵگارێن 16 پاسەوانی هەبووە سروەخان لە 100 ملیۆن دینارەکی تعدایەکەم لە 200,000 زیاتر پێدان ئەوەی دیکە هەمووی خواردیە ئێستا 3 ئەندام پەرلەمانی هەیە لە عێراقی هەر 3 ئەندام پەرلەمانەکەی کە 16 پاسەوانیان هەیە ئێستا لە 200,000شیان کەم کردیەوە کتیانە 150,000 دینار ئایا بەمانە گەندەڵی چارە سەرەکرێ کاکەوانە بەس قسەی باق و بریقەدارەکەن لەسەر ڕاگەیاندنەکان کاک سعید وێنەی کاکاوە دەبینیم لەسەر ئەم کتابە ئەمە تایبەتە بە چی تایبەتە بە پاسەوان بە پاسەوان ئەو پاسەوانەکانی کاوەیە بەرێەوە 16 پاسەوان بەس بەداخەوە ئەو پاسەوانە 1 ملیۆن 150,000 دینار وەرەگری ماگانە موچەکەی بەگشتی چەندە 1 ملیۆن دینارەکە 1 ملیۆن دینارێک 150,000 دیارە پێدەدرێت خواگەر بم دەیتێ واتە ئەمە بەڵگەی ئەوەیە کەوە پاسەوانەکانی کاکاوە کاوە سروەخانیش هەم شێوەی کاکاوە هەموو ئەندام پەرلەمانەکانینەوەی نوێ شێو کاکاوە نەک بەس کاکاوە هەر هەمووتە ئەگەر موچەکانیان 1 ملیۆنێکیش بێت تەنها 150,000 دیاریان پێدەدرێت ئەی ئەوەی تریان بۆ چییە چێ دەی خودی خۆیتیان ئایا گەندەڵی بووانە سارە سەرەکە لێ واپرسم کاکەوە ڕۆژنامەنووس وڵای بەداخەوە بێگومان ئەمە ڕای گشتی دەبێت بڕیار لەسەر ئەوە بدات دڵنیات کەمەوە کاک ئێستا ئەوانە نهاتینە دەسەڵات ئەگەر بێنە دەسەڵات بەو فکرەیوان زۆر بە قەنعاتی ملیەتی پارتی خراپترە بن زۆر کارەسات ڕۆدا ئەوان هێشتا نەگەینە دەسەڵات هەموو گەندەڵی و نەعەدالە ئەوە ئێمە ئابینین ئەوان تموریان دە هەموو شتێکی خۆ بەخشەکاندا تەنانەت ئەو 151 ملیۆن دیناری کە وەرەگرن تموریان لەوەیدا 850,000 لیانە خۆن ئایا بگەنە دەسەڵات ئەوانە ڕحمەکەن دڵنیامە کوردستانی شوێرانەکەن باش زوو کاک شاسوار کۆبوونەوەی لەگەڵ خۆبەخشانینەوەی نوێ کرد پێش ئەوەی کە بچێتە زیندان یاخود دەستگیر بکرێت یان بخرێتە زیندانەوە دوای ئازادبوونی و ئەو با بڵێن هاوپەیمانێتی و چوونە پاڵە یەکێتی ینی کۆبوونەوەی تاوەکو ئێستا نەکردووە لەگەڵ خۆبەخشەکان ئێوە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنەوە
هۆکارەکەی بۆ واگەڕنەوە کاک شاسوار هیچ مۆبەڕیدە شوێنێ بۆ ئەو تەنانەت تەعدای ئەندامی ئەنجومەنی باڵای شەکەم کە قسەم لەگە کردیە گوتی ئاگاداری ئەو ڕێکەوتنینە غێری خۆی و خوشکەکەی لەگەر خودی پاڤێڵ تاالبانی کە کورسەکانی بەهادیەدا پاڤڵ تانەبان لەبەر ملک و ماڵەکەی تا ئازاد بکرێ جوولانەوەکە و پازدە کورسەکە و خۆبەخشەکەی هەموو کردە قوربانی ملک و ماڵەکەی خۆی جارێش کەش ئۆپسیۆن لە کورسە ئێمە بە قسە ناکەین بە تۆمەتیش ناکەین بە کاک شاسوار بەس ئەمە تەعدای کاک شاسوارەکەین ئەو جارە ئەگەر نەوەی نوێ کورسە چینە بەڵێ نەدەین ئەمە واز لە سیاست بینین لە هەولێر لە هەموو کوردستان کورسیەک نایێنن لە هەولێر ئەمە قسە لەسەر هەولێرەکەن لە هەولێر جارش کە نەوەی نوێ بووی نابێت لەوەرەوەی نەوەی نوێ عیبارەت بوو لە ئێمە ئێوە نەمانەوەی نوێش کۆتایی دێ لە هەولێر بەتاکید نەما کۆتایمە ئەو لۆ ڕای گشتی دوایە بەجێت تا قسەکەیمە دەرەچیان قسەکەی کاک شاسوار اینجا دەمویست ئەوە بپرسم بەڕاستی ئێوە لەسەر ئاستی تاکە کەسی واستان هێناوە یا خۆت وازهێنانی ئێوە نمونەیە کە بۆ ژمارەیەکی دیکەی زۆری دەنگدەرانی جۆلانەوەی نەوەی نوێ ئێشتامایە لەو دوستێ ڕۆژەی شاڵە هەر لەو کەناڵەش دەستیان لە کار دەچێشنەوە ژمارەی زۆرە مەقصد خۆ بەخش ئەوەی نییە ئەوە بکە ئێستا زیاتری مس 100 نەفەر بەخش بووە سەروی 100 نەفەر 150 نەفەر دەستی لە کاروازینە یعنی لە بازنەکانی ئێمە لەگەڵ ئێمە دەستیان لە کار کێشاوەتەوە باش کاک هاوڕێ پەشیمانن لەوەی کە لە ماوەی ڕابردوو لە ڕیزەکانی نەوەی نوێ خزمەتتان کردووە زۆر پەشیمانم ئێستا پێت دەرێم لە بەرچی لەبەرەوەی تۆ خزمەتی بە ئەزبێک بکەی ئەزبەکەت بەس ڕنگدانەوەی قسەکردن بێ یعنی من زۆرم پێسەیرە بە شاسوار عەبدولواحید یعنی ئەو کاتێک کە دەسە جەمبەر بوو ئەوەتانە لە بۆ بەڵگەی زندوو وەبی سبێنی ئاشا لێ نەکە شاسوار عەبدولواحید ئەوە زستان بوو کە کاتێک بەربوو خودی خۆم چوومە لای شاسوار عەبدولواحید لەگە کاک سەعید تقریبا نێرۆکن ئەو دەرگایە بەس باوشی کردو بۆ ئێمەی غاردا و ئێمەی خستە باوشی خۆی ئەی بوو ئێستا دەڵێت ئێوە هەر نەوەی نوێنین خودی شاسوارەوە یعنی جاران دەیگۆتە باڤێڵ تاالبانی و قوبات تاالبانی لەبەر دەرچی سەرە هەریان دەواسم دوهاش دەستی ناو دەستینە گوتی ئەمە براییەکی یعنی وەکو نیسک دەیبینم نیسک بەرو پشتی نییە ئەوە یەک دوو لەبەرچی پەشیمان بووم لە نەوەی نوێ ئێستاکە کە ئەو خزمەتانەی بەنەوەی نوێم کردیە و ئەو هەموو لێدوانمدا و هەمە لێدوانە توندا دژی پارتی و دژی یەکێتی لەبەرچ پەشیمانم لەبەرەوەی پەشیمانم کابراایکی خائیم بوو گورگ بوو لە پێستی مەڕدا بوو کە دەهاتە بەرەو ڕووی مە ڕووەک بوو بەس کە لەمە جواز دەبۆ ڕۆچکە هیوادارم خەڵکی کوردستان ئەوە وەکو هاوڕێ مەرزانی و وەکو کەسێک کە لە سیاست تێدەگەم قەت پشت بەو زەلامەی مەبەستن ڕۆژانە ئێمە هەڕەشەمان لەسەر بوو هەڕەشەی کوشتنمان لەسەر بوو ئەوە چاکە و پیاوەتەکەی شاسوار عەبدولواحیدە ئەوە چاکە و پیاوەتیەکەی کوڕی کەبابچیەکەیە کە بە خەڵک دەرێت چایەتی کە ناو ناتۆرکۆکەی لە بۆ خەرچی دەبینتەوە دەرێ ئەوانە سەر بەنەوەی نوێوە نەبوونە بۆچی وشەی چایەتی ئەوەندە کاریگەری لەسەر ئێوە دروست کردو لەبەرەوەی قسەکانی ڕاز نەبوو لەبەر ئەوەی ئەمن شانازی پێوە دەکەم ئەگەر چایەتی بم لە هەر شوێنێک ئێستا کە چایەتیش بوو بم گوێ لە برای خۆتە بەس زۆر عیبە لە بۆ سەرکردەکی کە جوڵانەوە شپێکێناوە بڵێ ئەوانە چایەتی و پێشمەرگەی کۆن و ئەندام لق و ئەوانە بوون زۆر بەداخەوە لە بۆ شاسوار عەبدولواحید شتەچ کەشم هەیە ئەگەر ڕێ بدەن ئەگەر نا ڤیددیۆکە لەکەم بەجی دێلم دوایە لە بەرنامەکەی دابنێ بەسەرچەوە پێشەمانی ئەمە یعنی ئەزل لێ نیە ئێستا لە دیار کامیری لە بۆ لێدەما بابەتەکە چییە بابەتەکە پەیوەست بەوەیە کە شاسوار عەبدولواحید هەموو جارێ لە کۆبوونەوەکەم زانە ئێمە چیمان پێدەوت و چی بە ئێمە دەگوتەوە باش یەک دقا ئەگەر ڕخسەت ئەگەر تاتوو ڤیددیۆکە دەبینیتەوە با من پرسیارێک لە کاک سعید بکەم کاک سعید ئەم پرسیارم هەڵبەت بۆ هەردووکتانە وەڵامی هەردووکتانم پێویستە بۆ ئەم پرسیاریان دەمەوێت ئەو بپرسم ئەگەر کاک شاسوار ببینیت چی پێ دەڵێیت کاردانەوەتان چی دەبێت دوای ئەو ڕێککەوتن و ئەو چوونە پالیەکەی لەگەڵ یەکێتی ئەنجامیاندا ئێستا وەکو کەسێک کە لە ماوەکانی ڕابردوو لە ڕێزی ئەم جوولانەوەیە خزمەتتان کردووە و دواتر ئێوە بە چایەتی ناوبران ئەگەر بیبینیت کاردانەوە چی دەبێتن وە چ قسەیەکی پێ دەڵێت وڵی وەکو خۆم ئەگەر بیبینم کاک شاسوار پێرێم
حیف لۆ تو کاک شاسوارە تو سەری زمان و بنی زمانت دژی ئەو دوو بنەماڵەی بوو دژی خودی پارتی وێچەتی بوو بەداخەوە ئێستا ئەو خەڵکە دڵسۆزەی کە ڕۆژانێک لەگەڵ جەنابەت کاریانەکرد کە خودی خۆت بەدڵسۆز ناوە بردن کە لە سزن بەربووی کە باوەشی گەرمت پێداکردن گوت قەت ساکە ئێوە لە بیر ناکەم ئێستاش بێ سەر شاشە لەگەڵ نەوەکانی ملازم محسین ڕێککەوی بەدڵسۆزەکانی خۆت برێت چاچی بەس ئەمن هەر ئەوەی لێ چاوەڕێەکەم چونکە ئەم پیاوە مادام جوڵانەوەی جوانەی تەسمیلی نەوەکانی ملازم محسین کرد هەر ئەوەی لێ چاوەڕێەکە چێنەوەی ملازم محسینە پاڤێڵ تاالبانی ئەوەی پاڤێڵ تاالبانی بە شای ڕۆشنبیری کرد باوەڕتەبی زمانی حکوومەتیش بەو شاری نەکرا ئەو شارە جوانە دەبابەی تێبەکارات درۆنی تێبەکارات خەڵک ڕفێندرا خەڵک کوژرا حکوومەت پەک خرا هیچ نەما لەو هەرێمەی نەکە کە پاڤێڵ تاالبانی هاتە سنووری سەوزی گرتە دەست باوەڕتەبی وێرانکاریەک ڕوویدا دەنجی ئازاد لە سلێمانی کەپ کرا لەسەر دەستی پاڤێڵ تاالبانی ئێستا سلێمانیا کەپە لە ژێر دەستیوی دەنجی ئازاد بوونی نەما لە سلێمانی هەر کەسێک ڕخنە بگری لە خودی یەکێتی و لە کۆمنت بنووسی کۆمنتەکەشیان بڵنی دڵنیا بە لۆ شێوە ڕفاندرا و یان کوژرا کاک ئەحمەد یان تۆمەتی لۆ ئەوە ڤیدیۆیەکەی باش ئەگەر نزیکی مایکەکەتی بکەیت بینیم سوورتر دەبن لەسەرەوەی کەنەوەی منیش هەمان شتە شاناسیتان پێوەکەم باوادارم زانت چ دەی یەک پێشنیارم هەیە کاک شاسوار لە زیندانی شابوون جاجار ئەوەی ئەم بین هەموو حەزمەکەی سەر لەگەڵتانە ئەو قسەی خۆی شایدی خۆی تەکلیفە لێ دەکەم کە لەسەر پلیکانەکان بەسەر دەکەتی دەستم گرتی تۆزێ ئەزیەتم دای گردنم ماساکە نا بە قوران کوڕە هەزار جار ئەو خودی شاسوار عەبدولواحیدە باش ئەو ڤیدیۆشت دەدەمێ دوای بڵاوی بکەیەوە ئینشاءڵە باش دەمەوێت ئەو پرسیارە ئاراستەی بەڕێزیشت بکەم بە کاک سعیدی شموت وەڵامی هەردووکتانم ئەوێت لەسەر ئەم پرسیارە ئەگەر کاک شاسوار ببینی دوای هەموو ئەو ڕووداوانەی کە ڕوویدا دوای ئەم ڕێککەوتنە و دوای ئەو قسانەشی کە لە کاردانەوەی کۆنگرە ڕۆژنامانیەکەی ئێوە کردی چی پێ دەڵێیت و ئەگەر بیبینیت بێگومان و بوونمونە چ قسەیەکت هەیە بووی قسەی ئەوەل ئەوەلم کە شاسواری بینم ڕوو بەڕوو پێی نارێم کاک لەبەرەوەی ئەمنی بە چایەتی ناوزەند کرد کاک سعید بە کاک ناوی دەبم ئەمن بە کاک ناوی نابم بە شاسواری ناوی دەبم بە شامساری ناوی دەبم نەک شاسوار لەبەرەوەی ڕوو بەڕوو بێتن ئەگەر بەرۆ ڕووی من بێتن و بیبینم دوو قسەی پێ دەرێن دوو قسەکەشم ئەوەیە دەرێم شاسوار عەبدولواحید لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی چت بە من گۆ کە دەستت لە سەملی مندانا وتت وعد بەخوای وعد لەسە دەستین گۆ لە پێشە من دەستی لەسە قورعانی دانا گۆ تێمە خیانەت لەو ملەتەی ناکەم ئێستا ئێمە وەکو هەولێریەک چ جوابەچی ئەو خەڵکەی بدەمەوە کە 5 کورسیمان لۆ لە هەولێری هینە خیانەتیان لە خەڵک خیانەتی لە خەڵکی کردبرای گەورم کابراەک بتایەتە شۆرێ بە تۆمەت و بە ئەوە ماڵ و ملکت هەموو داگیر بکە و دوایە لە ژێر ئەشکەنجە و لە ژێر هەڕەشە بچی پەیوەندی لەگە ببەستی و هاوپەیمانی لەگە بەستی ئەوە هاوپەیمانی ئەوە نییە یعنی برێ بەیەکەوە لە خۆیان ژیانی خەڵکی چا دەکەن ئەوە هاوپەیمانی چاڤیلانە هاوپەیمانی گوندی ئەڵمانیا هاوپەیمانی ئەو قەرزانەیە کە شاسوار لەسەر پشتی کەڵەکە بووە هاوپەیمانی ئەوەیە کە دیفاع لە شاسواری بکەن هاوپەیمانی ئەوەیە کە ئێستا بوویتە وتە بێژی باش کاک هاوڕێ کاک سعید هاوپەیمانەتیە کراوە لە نێوان دوو هێزی سیاسی یعنی بۆ پێتان وای ئەمە هاوپەیمانێتیەکی خراپە خۆ کۆتایی دنیا نییە ینی چ شتێک لە بابەتەکە گۆڕدراوە ئێستا دوو هێزی سیاسی بۆ نمونە هاوپەیمانێتیەکیان دروست کردووە ئاوە بەم شێوەیە لە دژی دەوەستنەوە خراپیەکەی چییە؟ کێشەکەی مە هاوپەیمانێکەیە لێرەدا ئەمە کاک شاسوار بەڵێنی بەمەدا و بەڵێنی بە خۆبەخشان ڤیددیوکانی شایدن بە خودی خۆی ڤیددیوکانی جوابی خۆداتەوە نەک ئێمە کاک شاسوار بێن هەرگیز ئەیگۆ لە گەرێچەتی پارتی ناچمە ناو حکومەتەچی تەنیا ئەو کاتەیە چم بە مەرگ بە مەرگ ئەچم لە ڤیددیوکانیش خۆی شایدن کاک شاسوار بە 5 مانجی تەعاملی نەکرد بە 5 مانج ێساس خۆی بە ماندێلا و هەبڵا ئۆزەلان وانە ئەناسێنی وڵی کاک شاسوار نەم هەبڵا ئۆزەلانی نە بە ڕێزمان دێلای جەنابەت بە 5 مانجی لە ژێر تەسیری یەکێتی لە ژێر پرۆژەکانی خۆت لە ژێر داهاتی خۆ لە ژێر کورسەکەی خوشکت هەموو جوولانەوە کەت کردە قوربانی کورسی دەنگ دەرەکەت کردە هاوسەنجی هێز نییە ئەرێ هاوسەنجی هێز ئەمەش دەستخۆشی لێکەین ئەگە بێوێ هاوسەنجی هێز ڕاستکاتەوە لە کورسانی دەستخۆشی لێکەین دەڵێن هاوسەنگی هێز دێنینە ئاراوە دەرێن بوژانەوە دەکەین
پێت وایە ئەم هاوپەیمانێتیە دەکرێتن ببێتە هۆکارێک بۆ ئەوی بژانەوە بژانەوە لە چی دەکات ئەو هاوپەیمانە قسەی کاکسەئیدیش دەبڕم قسەی بەشە کردبی ئەو هاوپەیمانی باڤێڵ تاالبانی و شاسوار عەبدولواحید کە کردیتیان ئەسلانەوە دەیانەوە دژی پارتی قسەی بکەن من وەکو هاوڵەتێکی شاری هەولێر دڵنیات دەکەمەوە شاسوار عەبدولواحید باڤێڵ تاالبانی بە ژیانتان ناتوانن بێنەوە ناو پەرلەمان لەبەرەوەی وعدم بە کۆمەڵانی خەڵکی هەولێر داوە 5 پەرلەمانتارمان لۆ هەر بژاردن بە شەو نخۆنی بە کۆڵان بە هەڕەشەکردن بە چاوسورکردنەوە بە لێدان و کوتان ڕۆژ نەبوو ئێمە لێدان و کوتان لەسە پشتیمە نەبێ لەبەرەوەی خەڵک هەند کۆمەڵانی خەڵکی کوردستان هەندێکیان نەبوو دژی ئێمە بوون بەس ئەما بەو شێوەی 5 کورسی مالەوە پیا کرد و لۆ شاسوار عەبدولواحید ئێستا کەش ئێمە من و وەکو خۆم هاوڕێ مەرزانی و کاکسەعید دڵنیات دەکەمەوە پەرلەمانیش دابدرێتەوە لە بۆیان نییە بستنە ناو پەرلەمان ئیلەه دەبی هێلکە باران و تەماتە بارانیان کەین تۆڵەی خەڵکی هەولێریان لێ بکەین وڵای جایەکێک لە پرسیارەکانم ئەوە بوو سەرنجی قسەکانتانمدا ئەو ڕۆژە هەر لە پایتەختی شەو قسەتان کردبوو باسی ئەوتان کرد کە هێلکە باران و تەماتە بارانیان دەکەن سوورن لەسەر ئەو هەڵوێستەی خۆتان سوورین لەسەر ئەوەی هێلکە باران و تەماتە بارانیان بکەین وعدی شەو بە خوامانداوە بە خەڵکی کۆمەڵانی خەڵکی کوردستانمان داوە وعد بێ بەو ڕەب العالەمینەی نەو کەڵانە بە ڕێزەی ئێوە من ئەو سوێندە دەخۆمەوە جارە وعد بێ بەو خوایە گەورە لە غەیری لە ناو پەرلەمانی نەبن لە دەرەوەی پەرلەمان لە تازیە بیان بینین لە هەر شوێنێک لە شوێنە گشتیەکان لە بازار هێلکە باران و تەماتە بارانیان دەکەین لە بۆ ئەوەی 2000 چینی کە حیزبی ئۆپۆزیسیۆن کە بەڵێنە چیداوی بەڵێنی خۆی بگەینتە سەر بەس ئێستا وەکو هاوڕێ مەرزانی و کاکسەعید کە لەو بەرنامەی بەڕێستین وعدمان بەخوا داوە ئەو جارەش دووبارەی دەکەمەوە وەکو ئیمامی عومەر بن ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی ڕوحم بە قوربانی بی ئەو بە ناوی کفری وە نارێم هەر ئۆپۆزیسیۆنێک لە کوردستان دروست بی ئێمە زەڕبی لێ دەدەین لەبەرەوەی ئۆپۆزیسیۆن هیچ مانایەکی نییە وەکو شاسوار عەبدولواحید درۆ دەکات بۆ ئێستاش لە هەرێمی کوردستان بەشێکی تر لە حەزبی ئۆپۆزیسیۆن هەیە وەکو عەلی عەمە ساڵح عەلی عەمە ساڵحیش لە شاسواری درۆزنترە بۆ درۆزنە ئەمن زۆر شتم لێ بینیەوە یعنی لا عەلی عەمە ساڵحی عەلی عەمە ساڵح و شاسوار عەبدولواحید یەک مانتۆڕی سیاسیان هەیە یعنی لەسە یەک مەچینەینە لەسە یەک ریتمی دەڕۆن ئەوێ شەر دروستکراوی یەکێتیە و ئەمن ئاوای لێدەزانم و ئەوەی بەچاوی خۆم دیتم یەک شتن و یەک مانانە و یەک ڕێزکەنە باش نەوەی نوێ دروستکراوی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو یان بارودۆخەکە ئاوای خواستکە سیاسەتەکەی خۆی بگۆڕێت ئەوەل جاری بەخۆی یەکێتی دروستی نەکردبوو بەس ئەبە و دوایە کە چوە سزنێ یەکێتی دروستی کرد یەکێتی دروستی کرد و یەکێتی دروستی کرد زەخت و فشاری باڤێڵ تاالبانی وای لە شاسوار عەبدولواحید کرد ببتەوتە بێژی یەکێتی نیشتیمانی باش کاکاوڕێ دێمە وڵات بەڵام کاک سەعید دەمێ پرسیاری ئەوە بکەم ئێوە پێتان وا بوو کە بەشێک لە پەرلەمانتارانی نەوەی نوێ دوای ئەم هەڵوێستەی نەوەی نوێ کە چووە پاڵیەکێتی و لەگەڵ یەکێتی باوڵێن چوونە پاڵیەکتر و هاوپەیمانەتیەکیان دروست کرد بەشێک لە پەرلەمانتارەکان ئیدی لەگەڵ نەوەی نوێ نامێنن بەڵام بینیمە لە مەڕاستیمی هاوپەیمانەتیەکە هەمویان ئامادە بوون سەرنجی ئێوە چییە لەسەر ئەوەی کە ئایا پەرلەمانتارانی نەوەی نوێ هەمویان بابڵێ پابندن بە بڕیارەکانی نەوەی نوێ هەمویان لەگەڵ ئەم ڕێککەوتن و ئەو هاوپەیمانەتیان یان نە نەخێر وڵای بەڕای من پابند نینە لەبەرەوەی من بە حوکمی لێک نزیکبوونی ئەندام پەرلەمانەکان ئێستا هەر هەمویان لە سلێمانیێشتا نهاتینەوە بە قەنەعاتی من ئێستا وەکو بارمتەشی سیاسیانە بینم لەژێر کاریگەری پاڤێڵ تاالبانی نەتوان بێنە هەولێریش تەنانەت ئەو 5 ئەندا پەرلەمانش ئێستا لە سلێمانیەنە نهاتینەوە هەولێریش نهاتینە هەولێریش ئەوەی معلوماتم هەیە هەتا ئێستا نهاتینەوە هەولێریش لەژێر کاریگەری پاڤێڵ تاالبانی نەتوان بێنە هەولێریش کەواتە فشار و هەڕەشیان لەسەر فشار و هەڕەشیان لەسەر دڵنیام ئەگەن ئەو ئەندام پەرلەمان لەژێر کاریگەری خەڵکی زۆربیان کوڕی چاچشن نای بچینە ئەوەی دڵنیاشم لەگەر ئەو ڕێیەی داینە لەگەر ئەو هاوپەیمانێش دانینە لە 15 ئەندام پەرلەمانی قەنەعاتم هەیە 5 تا 6 لەگەر ئەوەی دانیە باش پاش ئەو هەڵوێستەی ئێوە هیچ پەیامێک هیچ هەڕەشەیەک هیچ کەسێک پەیوەندی پێتانەوە کردووە لەسەر ئەم بڕیاری وازهێنان و ئەم بەرهەڵستی کە ئێستا دەیکەن لە بەرامبەرنەوەی نوێ بەریا ئەندام پەرلەمانەکان پەیوەندیان پێوەکردینە ئەندامی ئەنجومەنی باڵا پەیوەندی پێوەکردینە تا سەلامیان لۆ ناردینە گوتیان قسەیەکانی گۆ هەموو عەقن بەس ئەمە نەتوانین لە سۆشیال میدیا پشتگیریتان بکەین
بەس ئەمە نەتوانین ئێستا دیفاع لەو ڕێکەوتنەی نەکەین. پەرلەمانتارەکان پەرلەمانتارەکان بە خودی خۆی قەسەم بە ئیلا قسەی لەگە هەرچی برێ گۆتی قسەکانی تۆ هەموو خەڵک ئەتناسی لاولێرێ لەبەرم بەرژەوەندیم نەبووە هیچ کاتێک بەرژەوەندیم نەبووی نە بەرژەوەندی سێ نە بەرژەوەندی پارە لەگە هیچ کەسەکەم نەبووە کە تو بەرژەوەندی پارەت نەی بەس بە پارە تەنەزولەکەی بەرژەوەندی پارەشم نەبووە لە گەریچیان. باش ئێوە بە حکمیەوەی لە نێو با بڵێم بازنەکانی ئیشکردن بوونە لە ناو ڕیزەکانی نەوەی نوێ ئاگادارن کە لە سوسیال میدیا ژمارەیەکی زۆر ئەکاونتی فەیک و نەناسرا و دروستکراون. زانیاری چییە با کاکاوڕێ ئاراستەی کاکاوڕێ بکەم زانیاریتیان چی هەیە لەسەر ئەم ئەکاونتانە ئایا ئاراستەکراون چێ ئاراستەیان دەکات و ئامانزیان چیە لەم ئاراستەکردنە؟ ئەو ئاراستەکردنی پەیجی بێداک و باب خودی شاسوار عەبدولواحێدە. شاسوار عەبدولواحێد تەبعەکی هەیە بە ئەکاونتی ناڕاستە و خۆ دێ لە دژت دەدا ینی دێتە ناو ئەکاونت و قسەت پێ دەڵێت نوشتی خۆی شخصی خۆی ئەو فەیسبوکەی کە دەرێن هاک کرا و ئەوە کرا ئەوە ڕابردووی شاسوار عەبدولواحێدی تێدا بۆ فەیسبوکە و ئەو شتانەی شاسوار عەبدولواحێد شاسوار عەبدولواحێدەوە هاوڕێ مەرزانیە لە سەدەستی هاوڕێ مەرزانی دەبینەوەی نوێ گڵۆپەکەی لە پێش قەراتێ هەبە عەردی دادەین بشێنین لەبەر ئەوەی ئەتوو کابرایەک بووی ئێمەد بۆ مەرامی سیاسی بەکارهێنا ئێمەد وەکو کاڵایەک بەکارهێنا بەس من وات لێ دەکەم لەبوونی خۆت پەشیمان بیەوە لەبوونی خۆت وەکو هەڕەشە پێت نارێم کسبەی ڕۆژێ بکوژرێیان شتەکبی بەس من وەکو ئاماژەیەک پێت دەڵێم کەنەوەی نوێ لەو دەقە و لەو چرکەی کۆتایی پێهات و زەڕبی لێدرا ئەو ئەکاونتەی خۆشی لەبەر چ سووتان جوونی با بنەماڵی بارزانی دەدا جوونی با بنەماڵی تاالبانی دەدا قسەی دەکرد و تووری دەهینا ئەوی دەهینا و یعنی شتی هەرزەکارانەی دەکرد بۆیە وتی کە لەگەر هاوپەیمانی لەگەر یەکێتی کرد ئەوە فەیسبوکیان پێسڕیەوە ئێستا فەیسبوکی نوێی داناوە. باش کاکاوڕێت چۆن دەڕوانیت تە داهاتووینەوەی نوێ داهاتووینەوەی نوێ تەواو کۆتایی هات داهاتووی نامینێ داهاتووی نەما ڕابردووی هەبوو کە ئەو کاتی ئێمە لەگەڵی بووین ڕابردوو بەس داهاتووی نییە کۆتایی هات من لێرەوە لەو کەناڵی بەڕێزت ئاماژە پێ دەکەم بۆ ئەوانەی سیاست مەداریشن ببینن کە من ئەو قسەی لە دەی من دێتە دەرێ با بۆ خۆشیان لێکدەنەوە هەر کاتێک ئیتیخاب بکرێ و هەر شتێک بکرێ شاسوار عەبدولواحێد زەربەچی لەسەر دراوە کۆتایی پێات گڵۆپەکەشی لۆ دەبینە پێش قەراتێ کو لە پێش قەراتێ بانگەشەم بۆ دەکرد لە پێش قەراتێش گڵۆپەکەی بە عەردی دادەی کۆتایی پێدەینی هەڵبژاردن بکرێتەوە نەوەی نوێ لەسەر ئاستی کوردستان چەند لەسەر ئاستی کوردستان یەک قاچە کورسی دەینی لەسەر ئاستی کوردستان یەک قاچی کورسی یەک قاچی کورسی دێنی ئەگە قاچەکەش بینی. باش کاک سعید تۆش پێت وایە کە لە با بڵێن داهاتوودا نەوەی نوێ بارودۆخی چی بەسەردیان هەمان ڕای کاک هاوڕێت هەیە کە کۆتایی هاتوو وڵات تۆزێک جیاوازین بەخۆ بە یەک ڕێینە بەس تۆزێک لە ڕێیەکان جیاوازین ئەگەر فرە باز نەیبی یەک باز نەبی کورسێکی دینی کورسەوە گۆڕان لێی دێ ئەگەر فرە باز نەیژوی کۆتایی هاتێ کاک شاسوار دەنگەکانی کەم دەکات دواتە نەکەمەکە هەربوونی نامینی هەربوونیشی نەما ئێستاش باش باشە کۆمەڵێک خاڵیان بڵاو کردەوە وەکو ناوەڕۆکی ڕێککەوتنەکە پێتان وایە ئەم خاڵانە تەنها وەکو ڕۆکەشێکە بۆ ئەوەی بڵێنەها لەسەر ئەم بنەمانە ئێمە هاوپەیمانەتیەکەمان کردویان لە حەقیقەتدا دەیانەوێت ئەم شتە بگۆڕن بژانەوە دروست بکەن باوڕت هەبی ئەو هاوپەیمانەتە لە کۆمیتە و مەڵبەندەکان کرا یعنی کاک شاسوار هەبوونی نیە لەو هاوپەیمانەتەی بەس خودی خۆی دانیشتێ وەک وتە بێژە کۆک ئەندامی سەرکرداتی بەش گوێ گرتیە یعنی ئەو هاوپەیمانەتە کە کرا باوڕت هەبی خودی خۆشی ئاگادار نییە خودی خۆشی لەبەرەوەی ئەوەندە لەژێر تەئسیری پاڤێڵ تاالبانیە هیچ مەجانێکی لۆ نێشتیتەوە تا باوڕتەی مەجای و ئەندا پەرلەمانەکانیش نیست و ئێستاینەوەی نوێ باوڕت ئەندام پەرلەمانەکان ئێستا لەژێر کاریگەری پاڤێڵ تاالبانە نەتوانن جوولەی بکەن لەژێر چاودێری چڕن کو زەمانی حکوومەتی بەعەز کە پێشمەرگە داتەوە لەژێر هەیمانشی زۆر بە ئەوەی داتەوە تا نەیگرن ئێستا ئەندام پەرلەمانەکانەوەی نوێ بە هەمان شێوەی پێشمەرگەکانی خەدیم لەژێر چاودێری چڕی پاڤێڵ تاالبانی ملازم حسین چاودێریانەکە بەداخەوە نەگۆ کەسێکی سیاسی پیاوەکی عەسکەری هیچ پلۆ پۆستەچی نەبی چاودێریان بکە بەداخەوە ئەندامی پەرلەمانی عەسانەی هەیە بەس دڵنیام ئەو ئەندام پەرلەمانە زیندانینە بەڕووگەشت ئازادن زیندانی کراون بە تاکید پێتان وایە ئەمە یعنی ئەو زیندانی کران و ئەم
چاودێریکردنەوە ئەو هێشتنەوەیان لە سلێمانی بوو ئەمەیە کە تاوەکو ئێستاش پەرلەمانتارەکان نەگەڕاونەتەوە ئەوانەی هەولێر بەتەوەقعی وانە گەر بگەڕێنەوە هەولێر ئەو ئەندام پەرلەمانانە ڕای خۆیان ڕای دەگۆڕن. خۆوانە گۆڕن لەژێر کاریگەریەشی زۆر تۆکمە و ئازادیش نینە لۆر شوێنێکی لەژێر چاودێری چڕم ئەوەی ئەم معلوماتم بخسەم لەگەر کردم. باش کاک سعید لەگەڵ ئەو پەڕی ڕێزم تاوان داوای لێبوردنی شەکەم کەم پرسیارەکەم بەڵام کاتێک کە پرسیارێک لە شەقام دەجوولێنرێت وەکو ڕۆژنامە نووس ئەبێت بە دوواداچوونی بوو بکەین دوای ئەو کنگرە ڕۆژنامەوەنی ئەو هەڵوێستەی کە هەتان بوو لە ڕۆژانی ڕابردوو باس لەوە دەکرا کە بە 25,000 دینار دەنگی خۆیان فرۆشتووە ینی لە بەرامبەر پارە ئەم قسانەیان کردووە ئێوە ڕاتان چییە چۆن و چ وەڵامێکتان هەیە بۆ ئەم قسەیە قسەکەی عفۆم کە کاکاڕێ قسەکەی ڕێک تەواو دروستە کاک شاسوەرکە ئەو قسەیەکی دێت لۆ خۆی تەواوە کە ئێستاش ئەندامە جوڵانەوەکانەوەی نوێ بە 15,000 کۆمنتێکەکەن بەس لۆمەنا لەبەرێ هەموو خەڵکی کوردستان خەڵکی هەولێر کە ساعتیمە ئەزانی خودی کاک شاسوارش با خۆی لایەندا لۆپارە ئێستاش دەگەدا ئەندام پەرلەمانەکانی خەرزداری منن بە نەک بە شاید بە بەڵگا دەیان شایدی شمەیە ئەندام پەرلەمانەکە دوونێت چیمە تەبلیغم لۆ بردیە ئەوت باش تەبلیغم لۆ بردی ئەندام پەرلەمانەکەی لە مارە نییە قەرزداری چیتە قەرزداری بانگەشەی هەڵبژانێت کە خودی خۆشی کێکۆی پیسەکەی خواردێکە پارەی خۆشی نەدا باش ئایا ئەمە چەند قەرزداری پارەی لێرە ملیۆن نیوەکە یەکیان 7 ملیۆن یەکیان هەفتە بەس لەو دوو ڕۆژایسیان لە مارنینە تا بچین با لەبەرەوەی لەژێر چاودێری چڕی پاڤێڵ تاالبانینە نەگەڕینەوە هەولی چێنە ئەو پەرلەمانتارە وڵای سەوسەن کاکەمەمە و گۆراندی بەگەی و کوردەوان جەمال کە 7 ملیۆنی کاک سێبوریش خەردارە کوردەوان جەمال یعنی تەنها پارەی ئێوە نیە پارەی برادرانی زۆرە خۆشانی سۆران ڕواندز هەموو پەیوەندی بەمەواکەن تەنها سۆران نێژ 3 ملیۆن دیناریە ڕواندز نێشی 2 ملیۆن دیناریە بە حکمی ئەوەیە من ئاگام لێنە هاوڕێی خۆین و خزمکە سوکاری خۆیتم هەری ملیۆن دینارەکە غەبات 2 ملیۆن دینارە یعنی پارەی خەیاڵی کاک شاسوارەوە چاویلان لەو خەڵکە قڕ بەسەری بخۆ دەمەوێت سەرنجی بەڕێستان بزانم لەسەر ئەوەی کە چ سەرنجێکت هەیە لەسەر ئەم قسانەی هەم خەڵکو هەم لە نێونەوەی نوێش کە دەگوترێت ئێوە بەرامبەر بە بڕەپارەیەک ئەم قسانەتان کردووە خەڵکی کوردستان ئەوە باڵۆخۆیان دڵنیام چکە خەڵکی هەرێمی کوردستان بڕۆکەک عاتفینە ها بینی خۆمان بی عاتفینە کاکە بە بەڵگە دامە پێشتەوە شاسوار عەبدولواحیدا کە چوویمە لای باشە کاکە وەکاوە عەبدولقادرە لە کاتی بانگەشە باش کاکە ئەوە خوشی شاسواریە کە لەگەری بوومە و لە کاتی بانگەشە کاکە ئەوە شاسوار عەبدولواحیدە دیسان چوویمەکردنی بێزگە لەو ڕسمان ئەوە بانگەشەی لە بۆنەوەی نوێ دەکەم خەڵکی هەولێرەگە خۆیان لە خوای نەکەن دەزانن ئەمن چێمە من هاوڕێ مەرزانیمە و کە تیکتۆکەم ئێستا قەپات کردووە ئەوانەی لە کۆمنت باسی 25,000 و باسی 10,000 و باسی ئەوەی دەکەن کە خۆمان فرۆشتە پارتی دیموکراتی کوردستان و ئەوانە زجیان پێدێشی خاستن سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ شاسوار عەبدولواحید خودی خۆی تەنگاو خودی خۆی خدا شایەدا ئەو کورتانەی نەدەهینا بەزەمە کورتانمان پێسوڕان نا بۆچی پێتانوە تەنگاو بوو لەبەرەوەی تەنگاو بووە لە هەولێرە کەسی نما ئێمە دەمڕاستی شاسوار عەبدولواحید بووین لە بازنەی هەولێر ئەوانەی باسی 25,000 و 10,000 ئەوانە دەکا دەمێ ویژدانی خۆی ئازاد کاتنی ئەمە لەوانە زۆر گەورەترین کە ئەو قسانەمان لەسەدا باش کاکاوڕێ کاکسعید کاتی بەرنامەکەمان خەریکە کۆتایی پێدێتن و پرسیاری زۆری شماوە بەڕاستی دەمەوێتن بابەتەکە کۆ بکەینەوە بە کورتی وەڵامی ئەم چەند پرسیارەشم بدەنەوە سپاسانەکەم وازهێنانی ئێوە لە جوولانەوەی نەوەی نوێ چ کاریگەری لەسەر جوولانەوەکە دروست دەکات پێتان وایە وازهێنانی ئێوە کۆتایی هاتنی نەوەی نوێ لە هەولێر کۆتایی نەوەی نوێ لەسەر دەستی من و کاک سەعیدی بۆ دڵنیاشت دەکەم ئینشاڵڵا باشڕێی دیکەشتان هەیە ڕەحمەت لە داکو بابت بەستم پێت دەرێم کە ڕادی دەگەینم کۆتایی پێدێتن لەو چەند ڕۆژەی ڕابردوو ئینشاڵڵا ئەوانیش دێن لەو شاشە پیرۆزە ئێوە بەرنامەی خۆ ڕۆژانی داهاتوومە بەستت بەڵێ باشە من وەکو شاسوار عەبدولواحید ناڵێم ڤیددیۆیەکەم لەو هەڵگرا من پێت دەرێم ئەو ڤیددیۆیە ئێستا کە من ئەو قسەی دەکەم دەرێم نەوەی نوێ کۆتایی پێهات قاچە کورسێکی ناینی پاش ئیتیخابی و پاش ئەوەی کە هەڵبژاردن کراوە بزانە قاچە کورسی دێنی یان نای کاک شاسوار ڕازگۆ نەبوو لەگەڵ بەلێنەکانی کاتی هەڵبژاردننی هەفوم کە کاک محەممەدەمێ وەڵام پرسیارش کردمەوە ئەوەیە من ئاگادار بم لە کۆمیتە و مەڵبەندەکان کۆبوونەوە کرا زۆرترین هێرش لای کۆمنت لۆ سەرمە دەست پێ بکە بە خۆفرۆش ناون بینن
بەس ئێمە پێیانن بەداخەوە ئێوە خۆفرۆشن ئێوە نەزانن چونکە ئێمە تێگەیشتین لە کاک شاسوار چییە بەس ئێمە ئێستاش بە کاک ناوە بین بەس ئەمە جواب بکەن ئەمە ئەو کاتی زانین جەناب زۆر تەنگا بوو بەزمە خودی خۆشە سەلمانت کە تەنگا بووی کە کورتانەکە تینە ئەو کاتی زانین کە زۆر تەنگاوی بەمە بەس ئەمە بەڵێنت پێدەین لەسەر دەستی مە کۆتاییت پێ هاتوو ڕێز ئەمە لە دەنگ دەرەکانەوەی نوێت نەگەر ڕێز لە ئەندام پەرلەمانەکانت نەگرت کە ئێستا بەبارم تەجیران لە لای خودی پاڤێڵ تاالبانی بەداخەوە لەوان دوو ڕۆژ کە بیان نیە سەر شاسە بەس مێژوو دەری ئێخا کە ئێمە ڕازگۆ بوونیان جەنابێت باش کاک سعید پێتان وا بۆکو پرسییم بەڵام ویست وەڵامی پرسیارێکترم بدەیتەوە کاک شاسوار لەگەڵ دروشم و بەڵێنەکانی کاتی هەڵبژاردننی ڕاستگو نەبوو لەگەڵ ئێوە لە ئەلفەتا جیم نەخێر ئەگەر ڕاستگۆ بە ئەمە بەجیمانە دەهێشت نەخێر بۆیە بەجێتان هێشت چونکە ڕاستگو نەبوو بەتاکی باش دوای ئەو ئەزمونەی کە لەگەڵ کاک شاسوار و جوڵانەوەی نوێ بەسەرتان برد چۆن پێناسەی کاک شاسوار دەکەیت والله هەیە من بە کابراایکی مەسلحەت چی دەزانم بە کەسێکی ترسنۆکی دەزانم یعنی وای بکرد بە خەڵک زیاتر بەهات بەیان ناونەوەی نوێ بە پێنج مانجی لاهۆر شێخ زەنجی بەو هەموو هێز و قووەتەی باڤێڵ تاالبانی کە لە سلێمانی دەبابە بەکار هات درۆن بەکار هات تیارە بەکار هات یعنی بەو شتانە کۆڵی نەدا و هەتا ئێستا کەشدانانی لە بۆ باڤێڵ تاالبانی شاسوار عەبدولواحیدە تو چ لێ هاتبوو هاتن لە پێش دەرکەی باری سیارەیان کردی و لە ئەرقاجیان دانای لە دیار تەلەڤیزۆنی لەبەرەوەی کە پێت دەرێم لە جێیەکی ئەرقاجی بووی خواردنت فری بوو یعنی دانیشتن و جێت هەمووی دەرەجەیەک بوو تەلەڤیزۆنن لە دیار بوو هەموو شتەکانت دەدیت لەبەرەوەی پێت دەرێم لە ناو کۆبنەوەکەی شاسوار عەبدولواحید بەم نتگۆ لە سجن سەیری ئێوەم دەکرد لەبەر دەرچی محکەمە چی بۆ ئێمە دەکرد بە ئێمە دووتت چۆن داکۆچیت لە ئێمە دەکرد یعنی واد لەمە کرد ئێمە ئەتۆما خۆش بێ و ڕێز دە تۆ بگرین یعنی وامان لە باڤێڵ تاالبانی کرد ئەو وەختی کە کانگەی ئەوە بوو خەڵک بگیرێ و خەڵک بڕفێندرێ ئێمن و کاک سەعید لەبەر دەرچی محکەمە هەڕەشەمان لە باڤێڵ تاالبانی و قوبات تاالبانی کرد ئەوە چاکە پیاوەتێکە دوو شاسوار عەبدولواحید بەس مێژوو ڕەحمەت پێ ناکە مێژوو ڕەحمەت پێ ناکە دڵنیابە ئەوانەی لەگەر ملەت خوار و خێز بن خوای گەورە بە گەورە و جەلالەتی خۆی لە ناوی و دەردێخ باش کاک سعید بە ئەم پرسیارەی کاکاوڕێ بۆ بە ڕێزیشتان بێتن بە ڕستەیەک پێناسەیەکی کاک شاسوار بکەیت دوای ئەو ئەزمونەی کە لەگەڵ جوولانەوەکە و لەگەڵ کاک شاسواری شەتان بوو چۆن پێناسەی کاک شاسوار دەکەیت وڵی کاک شاسوار ئەوەندەی لەگەری بووین خۆی بپاک و بەس ڕوو ڕاستەقینەی کاک شاسوار وە دەرکەت لە خەڵکی کوردستان من پێڵێم کەسێکی خاین خۆفرۆش ئەوشە لۆ کەسایەتی مە گونجاو نیە بەس لۆ خودی کاک شاسواری گونجاوە لەبەرەوەی سیاسەتی زۆر هەرزەکاران ناکە کو مندارێک لە زادەی ڕفتارەکە کاک شاسوار هەمان شێوازی مندارەکە ڕفتارەکە سیاست ئەوە نییە کە ئەیکە بەداخەوە من پێڵێم کەسێکی خاین خۆفرۆش خیانەتی لە دەنگدەرانەوەی نوێکرد ئۆپۆزیسیۆنیشی لۆ مێژوو لە بەرچاوی خەڵکی هەرێمی کوردستان ناشێرن کرد باش هەر دەمێ کۆتا پەیامیش لە بەڕێستان وەرگرم و دواتر دێمەوە لای کاکاوڕێ ئەگەر بەڕستەیەک پەیامێک ئاراستەی ئەو کەسانە بکەیت کە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو دەنگیان بەنەوەی نوێ داوە ئێستا چیان پێ دەڵێ دوای ئەوەی کە خۆتان گەیشتونێتە ئەم قەنەعاتە هیوادارم خەڵکی کوردستان باش لەوەی تێبگە ئەوەی لە سەر قسەی مەدەنجی بەنەوەی نوێدا لەسەر کاک شاسوار کە بەڵێن ڕاستی بە خەڵکوێتە کوردستانە گۆڕم هیوادارم سیقەی پێنەکەن پیاوەکە ڕازگۆ نەبوو لەگەر بەڵێنەکانی و ڕازگۆش نابی لۆ مێژوو دەری ئەخەین ئەگەر بێت و خەڵک سیقە بەم پیاوە بکە دڵنیابن کوردستان لە ژێر مەترسێکی گەورەدایە باش زۆر سپاس دەکەم کاکاوڕێ بەڕێزیشتم بەرکەوتتان لەگەڵ خۆبەخشانی جوولانەوەی نەوەی نوێ زۆر بووە دەمەوێت بەڕستەیەک پەیامێک ئاراستی ئەو کەسانە بکەیت بزانم چیت هەیە بوویان چیان پێ دەڵێ دوای ئەو ئەزمونە با بڵێم ئەزمونە تاڵە بەڕاستی چونکە خۆتان بە شێوەیە قسەی لەسەر دەکەن کە هەر کەسێک گوێ بیستی ببێت دەزانێت کە بابەتێکی حەقیقەتێکی تاڵە چ پەیامێکت بوویان هەیە من ئەلێرەوە لەو کەناڵە پیرۆزەی ئێوە زۆر داوا لێبردن لە خەڵکی هەرێمی کوردستان بە تەواوەتی و هەولێر بە تایبەتی زۆر داوای لێبردنتان لێ دەکەین کە شاسوار عەبدولواحید ئێمەی هەڵخەڵەتاند و ئێوەشی هەڵخەڵەتان لەبەرەوەی ڕووی سیاسەتی شاسوار عەبدولواحید بۆ ئێمە بە دەرکەت و
ئێمە وەکو خۆبەخشانی نەوەی نوێ ئەو کاتەی کە وازمان هێناوە بۆ خەڵکی کوردستان ڕۆن دەکەینەوە ڕووی ڕاستەقینەی شاسوار عەبدولواحیدمان بۆ بە دەرکەت من و کاک سەعید ئەو کاتەی کە تەوقیعی ئەوها لەسەر بەڵێنەکەی کرد و لەگەر باڤێڵ تاالبانی دەستی ئاشتە ناو دەستی ئێمە بڕوامان بە نە بە سیاسەتمە نە بڕواشمان بەوەیمە کە جارشکە ناوی ئۆپۆزیسیۆن بێتەوە هیوادارم لە خەڵکی کوردستان چاوی یەکە بە یەکەتان ماز دەکەم ئەوانەی بە قسەیمە هەڵخەڵەتان زۆر داوای لێبوردنتان لێ دەکەین هیوادارم دیسان هیوادارم جارەچکە دەنگ بە ئۆپۆزیسیۆنی ساختەچی مەدەن ئۆپۆزیسیۆنێک دروستبی لە کوردستان هەمووی ساختەچیە ئاخیری هەردەگەڕێتەوە باشی یەکێتی و باشی پارتی زۆر داوای لێبوردنتان لێ دەکەم و زۆر زۆر سوپاسیش زۆر سپاس بۆ کاک هاوڕێ مەرزانی بەرپرسی بازنەی دوو لە سەر بە جوولانەوەی نوێ و کاک سعید کەریم بەرپرسی بازنەی یەک بێگومان لە ماوەکانی ڕابردوو کە لە ڕێزەکانی جوولانەوەی نوێ خزمەتان کردووە ئەمڕۆ لە ستودیۆکانی پایتەخت لەگەڵم میوان زۆر سپاسان دەکەم بینەرانی پایتەخت میدیا زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بە دیارمانەوە دانیشتن با بڵێن تاوەکو دیدارێکی تر هەر شاد بن.